خوشکومرانی خۆشەویست ئامادەوانی بەڕێز زۆر خۆشحال کە ئەوڕۆ لە ڕۆژی شوشە ئەوڕۆدا کە ئەو ئیتفاق لە بینی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانی ئیمزا کرا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و لە هەموو کەسبکاری شەهیدە نەمرەکان و پێشوە قارەمانەکان و هەموو ئەندام ویلایەن ژیرانی دۆستانی گۆڕان و یەکێتی دەکەم. دیارە ئەو فرێکەوتنە لە پێناوی ئەوەیە کە بەرد بووتە بەردی بناغەی دیموکراتی و بەردی بناغەی کە هەموو لایەنەکانی کە پەیوەندیدارن بەرداری بکەن لەو پرۆسەیەدا و بەرداری بکەن لەوەی کە وەزی میلەتەکەمان چاک بکەین و خۆشگوزەرانی بکەین. دیارە ئەوڕۆ لە ماڵی پێشمەرگەی دێرین و سەرکردەی گەلی کوردستان مام جەلال ئیمزا کراوە جێگای شانازیێرە بۆ هەمووان. پێم وایە ئەم بە سوپاس پێشمەرگەی قارەمانەکان بکەن بەڕاستی لە شەڕی دژار تیرۆریستەکان و داعش دەوری کاریگەریانەوە بەڕاستی سوپاسی کاک مەسعود جەنابی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و وارووا کاکە حەمە و کاک جەعفەر و کاک حەمەحوسێنگای هەموو فەرماندەکانی پێشمەرگە دەکەین کە دەوری کاریگەریانەوە لەو مەسەلەیە. وە کۆتاییدا جارێکی پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و لە هەموو لایەک دەکەم هیوادارم کە بەڕاستی ئەو مایەی برایەتی و تەبایی نەکەوتە مایەیەک ترازان و یان دەست کەوتە ڕێزی خەڵکی کوردستان چونکە ئەو مەسن ئەو ئیتفاقیە لە پێناوی ئەوەیە کە بەڕاستی هەموو لایەک یەکدەنگ بینە و ئیستیقلالی ئەوە دەکەین وەزی کورد کاتە پێشەوە لای عێراق گەلی کوردستان مافەڕەواکانی خۆی بگا هەموو ڕۆژێت و شەڕ و شوجێ سەرمان نەکەن و یەکجار بڕێتەوە سەر بەخۆی کوردستان بی هەر بژین لە بۆ کوردستان. زۆر سپاس.